بەڵێ بەگەڕینە سەر مژارەخوا سەر هەڵبژاردن کارەکردنەوەی کۆمسیۆنە هەڵبژاردن و ڕاپرسیان لە هەرێما کوردستان بۆ مەبەستای میوانێکمان هەیە ئاماژە پێکرد بۆ بەریانەمان پێکرد کە میوانمان هەیە و تاوەی هاوکارانمان توانیان لەگەڵ میوانەکە ئامادە بن میوانەکەمان ئێستا ئامادەیە دکتۆر وعد مزوری ڕاوێژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان وعدی مزوری بەڵێ ڕاوێژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان لە دهۆکۆ لەگەڵماندا دکتۆر سڵاوتان لێبێتەوە کاتتان باش شەو باش دکتۆر تو بخێراتی ببوورە دکتۆر دەربارەی کارەکردنا کۆمسیۆنە هەڵبژاردن و ڕاپرسیان لە هەرێما کوردستانی دوهی و جەنابی ئەوەژی لە پەرلەمانینە هەیە نەهاژی کارڤەدان دناوبەرە ئالی و لایەنین سیاسیدا بەردەوامە دەنگێک هەیە دەبێژن دانیشتنا دوهی یا پەرلەمێنتا کوردستانی نەیاسایی بووە لێ پرسیار ئەوەیە کو ئەڤڕۆ دە ڕۆژنامەیە وەقایع کوردستانی هاتیە بەڵافکردن ئەف یاسایە ئایا ڕۆژنامەیەکە باوەرپێکری لە هەرێما کوردستانی وەکە ڕۆژنامە وەقایع کوردستان ئامادەیە یاسایەکی بەڵاف بکەتن کو پێچەوانە بەر و واژی دەقین یاسایی بە هەرێما کوردستانی بله سلام ڕێز بۆ جەنابێتەوە و هەمی بینەر و بیسەرن کوردستان 24 کاک عباس ڕاستی دانیشتنا دیهی ئەوەل پەرلەمانی کوردستانی هاتێکردن 100% یا پەیڕەویە و یاساییە هیچ کێشە و گرفت تێدا نەبووینە یعنی بەری هنگیژی ئامادەکاریە وەختە تێتەکرد بۆ هەر دانیشتێکی بێگومان یعنی دەستەی سەرۆکاتی دوێرەدا بەرنامەی کار دێدانیتن و هەر گۆڕانکاریەکژی بێتەکردن سەر برنامه کاردا بگومان دیف ماده 16 برگه کیش پیروی ناخو تویا دست سروکاتی پارلمانی چه زورینه یا جی اتفاق اف چنده دستکاریه بیت کردن دیف پیروی ناخو دیسان برگ ماده 48 یا هی بو هر فراکسیونه که یا جی سروکی هر پیکاته که یا جی 10 اندام پارلمانا یعنی بابت کی پیشکش کن او بابت گره کی گیری بیت و یکیشگیر بیتن ادویردا اضافه کن سر برنامه کار دا ادویردا بو دستا سرکاتی نی نرفضا به چندیب کن یعنی البته یا معلومی بو همیا ادویردا دستا سرکاتی و کومگوتی یا نبزورینه یا جی باتفاق دوی چنده دارجن و دچس بیند برنامه کار دا او هاتی کردن حتی دهیجی جلسه دست بکری دانشن گلک یاسایی بو و یا آسایی بو ولی ادویردا پشتی هنگی او گرجی هاتیه کرن راستی ادویردا ولی کرکو بداخوه بدیت جلسه پارلمانی بداخو ولی کرش روی خوی شهرستانی درکت زور نورماله یعنی گرجی هر پیدا بنت همی پارلمان الدنیا دا ولی بیت کو تعدایی بتكن سن ملكي جشتي ابراسي وينك جلك خراب دي وصمني شاهمي جهان دا ي برلمان كردستان اوجي جهه داخليه بلش روي قانوني بجلسه جلك قانوني بو يا بيراوي بو ادفردا سروكا برلماني بري سروكا برلماني ادفردا تبيا بيراوي نافخو جبجي كربا كوخو يعني بي ماده بيجي دوش بيراوي نافخو برلمان كردستاني بي في سر سروك برلمان پشتي وكرنا بيجين ان دس بكرنا جلسه ادویردا در فتبدتا سروک یانجی سکرتیرا پارلمانی دارا بیتن کردیا بیجین جلسه بری هنگی پیشکش کرد بو اندامان و نابت اندامت نآمادبون و اوت آمادبون بخیترو بو همی اندامت پارلمانی بلی اوهات یکرن پیچوانی وی ماده بو راستی ادویردا تنها سروک پارلمان هر راست را گرت و پاش اخست جلسه اول بگماند به حالت دا او ما بستا به کو اف جلسه بیتکرن بو درباس کرنا مثلا تفعیل کرنا انکارا کرنا کمیسیونی ابد وردا چه قیمت خونه ما دیف ماده 48 یعنی اگر جناب هوا سحکت برگاس یدد به ماده بجید بابت یه گشتی او گلک پلزه وردا اف پاش اخستنا و اف راگرتنا به جلسه راستی چه قیمت خود وردا نشاره ادویردا بگومان جگیری سروکی پارلمانی رأی پارلمانتارا ولگیری دکتر بول گفتی هر جلسه‌شی پارلمان به پیشنهاد ناوخو پیوست نکات سروکی پارلمان داوا بکات یاخود چند پارلمانتارێک داوای هەڵگرتنی جلسەکە بکەن پێشنیار بکەن نەکا بۆ شێوەیە کە دوێنێ هەوڵدرا بکرێ
کا کومرت بیا خالق گلک گرینگ و بجم یا هستیار از وردا آماجه پیب کم خلق لوانه بی چنده نزانن سبارت راگرتنا هر جلسه کا پارلمانیان ریش نکا پارلمانیان جی دو خسناوی او راسته دیف پیراوی نافو ماده 18 برگاسی دسالات سروک پارلمانیه بله آن سروک پارلمانه بله وردا تبيات جلسه هاد بيتكرن ابا جلسه نهات كرن ابا يعني امشين بيجين نوع بيجين حلقه قانونيه هات كرن بو وما بس كو كومسيون نهيتا كارا كرن بدا خوا يعني الفيردا بيغومان سرو جيجري سروكي برلماني وكو بربسياري بيجين يميجو يا سايب استيخو الجرتكو اف برسا گلک گرنگ کو پارلمان کردستانی پستایخو ولگرتی و پرسا گرنگ یا بیجی کارا کرنا کمیسیون حل بجارتنا ای خسته دنگدانه آیا پارلمانتار گل هندینه بردوامی بدنه جلسه پارلمانی دنگ پارلمانتارا بردوامی هاتا دان بو جلسه لید في حالتی دا چه کیشه و گرفت نینش روی یاسایی و او بردوامی ابا شریکی دیتر بگم بیس حکینی دستکاری کردن و پاش اخستنا هر بابتکی برگت اودی برنامه کار داد ویا دستا سرکاتی بریاره به چنده بدت راستی آمدیتی پیچوانه به چنده بود اگر به سحکنی ماده 48 ود بیجیتن باشه افتشته نهاتا کردن و مدید پشتی هنگی او گرجیا چه بوی اواب مبست و عن قصد و او برگا گریدای کارا کرده کمیسیونی نهیت کردن راستی یا دیار بود یا اشکرا بجی بود همی خلکی دید لید به حالت دا او تشتهاتی کش لای دستا سروکاتی و بیجم لای برس جیگری سروکی پارلمانی و سکرتیرا پارلمانی گلکا یاسایی و گلکا درز و یا پیویز بو راستی یعنی باشه دکتر سروکی هریبا کردستان او فرما بله دکتر ده شوازار سورانی داد بجتن تازه کار لکار ترازا یعنی کمیسیون هات کارا کرن و واقعی جی بلاف کرد دنها دا هیچ بربستک لمپرک لهمبر کاراکرنا کمیسیونی دا مایا یا نه هر وها کنگی کمیسیون ده دست به کاروبارین خوی یاسایی کتن جبو آمده کارین حل بشارتنا بله کاک عباس بگومان یعنی وکو یا زانای بو همی کست یا سناس کو یاسا دا رکاخو ببینید بو جبه جه کرنت دیویت قاناغا 2 ماهی که در باز بید چه قانون بید چه بریار بید او جی بلاف کرنت روشنما فرمی دا او جی وقایع کردستانی یا دا ادبیر دا همی دامو دزگه و لاین پیوندی دار ادبیر دا پیگیر بنب جبه جه کرناوی افرو هاتا بلاف کرنت وقایع کردستانی جبارا 305 اود ادبیر دا شیوازی یاسایی یکوتای ودیت لی کمیسیون به حالت دا ده تویا پیگیری کومبینت خوبی کتن بله ادویر دا میامای 2 اندام راستی تویا سین دا یاسایی بخون برانبری انجمن دادوران ادویر دا فرل سر انجمن دادوران کنگی مافیا سین دا بخون دکتر بوری یاسایی و دعوت وان هر دو اندا یاسا یعنی ادویر دا بیجین یعنی بریارا در چوی برگاه آخریت و بریاری داد بیجیت اف بریاره دیتا جیبه جی کرنش روژا دنگدانی که واتد بریده اجدهی برا اف بریاره واجبه بیتا جیبه جی کرن لی دو لایانت پیوندی دارید بریدایت هین او جی ایک انجمن دادورانه تبیاد بریده او ارکستر مرد خوراکتن و کم ببیت زیترین دم دا و دعوت وان هر دو اندامه که داستین دا یا صاحب خون برام بری وان پشتی هنگی کمیسیون دیپ همی اندامت خوبه برده دی کم بید و دی رابن بیش میکانیزم و پلانا پیویست بو انجام دانا هل بجاردن باشه دکتر نایوی بریارا جناب سروکی حریمی دایی کو هل بجارت بینه کرد دکتر کواتا کمیسیون به سوید خواردن وان هر دو کمیسیاران لهند بر انجمن دادوری نشتن کم بیتن نشد کاروبارین خوب ریکتن لگوری یاسای نخير بيقومان دشيتن ادفيردا تشكو زورينيا موجوده حفت اندام ديتريت موجود ما بس تام او ادفيردا او هردو اندام ديتر او دنك سروان هاتي ندانت ومتمانه بي هاتي دان نافولا برلمان دا ابنشين يعني كاري خوب كان وكو
کمیسیار ادبیردا حتی سینده نخون راستی برای کمیسیون دیشتن کار خوب کرد برای شواز سرشتی و تندرستی کمیسیونه که همی اندامت خوب کار بکن و ادبیردا کمبونت خو انجام بدن و کم گوتن روشنای وان هر دو بریارت برای سروکی حریم کردستانی و برای سروکی حکمت حریم کردستانی سبارت انجام دانا هل بجارت 18 سال 2023 هر حوصا پیدا کردن همی پیداویستی فنی و لوجستی و بجمی دارایی بو جبهه کردن و ارکین اجتماعی. بله دکتۆر لە دانیشتنی شوکو دانیشتەکەی دوێنێ پەرلەمانی کوردستاندا بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە چه کاتێکدا دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دەچێت بۆ جێگرەکەی و لە چه کاتێکا ناچێت؟ بله بێگومان دیف پەیڕەوی نافخواکە بێ سەحکردنی مادەن 19 بەرگایەکی پەیڕەوی نافخوا ئەگەر هات و دوێ حالەتێدا سەرۆکی پەرلەمانی ئامادە نەبوو یان حالەتە غیابێدا بێرەدا بێگومان هەمی ئەو دەسەڵاتت پەیڕەوی دەهاتین دێهێنە بۆ جێگیری سەرۆکی پەرلەمانی کاتەگە سەرۆکی پەرلەمان هۆڵی پەرلەمانی جێنێشتا دەسەڵاتەکان ناگوازرا بۆ جێگیر پەرلەمان بله بێگومان سەداسەت ئەبەدبێرێدا ئەگەر سەرۆک موجود بیت سەرۆک دی جێبەجێکەت وان دەسەڵاتە و وان اختصاصاتە دیهی مەدیت بەڕێز سەرۆکە پەرلەمانی هۆڵا دانیشتنی جهێلا بێگومانت بێ حالەتێدا ئەکید ئەوە و ئەو دەسەڵاتە دێز جێگیری سەرۆکی پەرلەمانی جهێنی دیف بەرگایەکیش مادە 19 لێ ئەس بژمش هەمی ناحیت قانونی بە و پەیڕەوی بە ئەف دانیشتنا دیگه هاتێکردن گەلەکە سروشتی بوو گەلەکە یاسەری بوو گەلەکە پەیڕەوی بوو چ کێشە ئەمەنینە بێرێدا بێگومان دێ گەلک بیرۆبۆچۆن هەبن ئەو لایەنێت نەبیا بەردەوامی دانێت دانیشتنا پەرلەمانیدا هەبیت دێ گەلک بیانەوە دەرەخن دێ گەلک هێجەتە دەرەخن و ئەو جەلسەنەیە درست بۆیە بەلێ هەکەم بێرێدا سەحکەینی بەندت یاسایی و بەندت پەیڕەوی گەلێکی تڕۆن و ئەشکەرانە شەرمیش کەسی ناکەن ئەم چیم زڤرینە وان بەندە دێ بۆ مە ئەشکەرا بیتن و ئەو دانیشتنە گەلک یا درست بوو یا یاسایی بۆ هیچ کێشە تێدا نەبووە بێگومان کۆمسیۆن تڤیا ئەرکی خۆ بجه بینیتن کاک عباس بێرێدا کۆمسیۆن بزیترین دەم تڤیا کارا یعنی کاری خۆ ئەنجام بدەتن بەلێ ئەم تڤیاش بیر نەکەیژی بە ئەمێ بەرامبەری گرفتەکە دیتر ڕاستی ئەوژی بریارە دادگەها اتحادی ئەوژی کادی چ بریار دەت دوان نێزیکا دە سەبارەت وێ یاسایê بریارە سبەهی بیتن دکتۆرۆنیا هاتێکردن سەر یاسا بەردەوام بوونە بەلێ سبەهی جەلسەیە ڕاستی بەس باوەڕ ناکەم یعنی بریارە کۆتایی سبەهی دەرکەوێت باشە دکتۆر بەلێ بریارێ بدەن نەدەتن چاوەڕێوێ چەندی بریارێ بدەن نەدەتن ji ڕۆیە قانونی بە هیچ کاریگەریەک دێ هەبیتن سەر کۆمیسیۆنی یان نە کورتی ما دیف قانونت ما بیشتر دیف یاسایت ما دیف یاسا درش کردن آن بردوام بونا خولا پنجه پارلمان کردستانی ما چه کیشه راستی نینه و چه طبیعت چه کارتی کرنجی نبیتن سروی چنده بله امزانی جداد که ها بالا اتحادیه عراق امزانی چه ریش شد که تو سر چه اساس شد که چند کاریگریا درکی کاری ویدا یا هی چند سیاست مای خود کاری ویداد کرد لی ام نشین بشوک راستقینه بیجین و اف بریاره دوی شوازی در کبید بو زانینا همی بینر و بیسرا بو زانینا جناب هواجی کو او یاسا او درکتیش پارلمان کردستان سبارت بردوامی بونا بخوله بو ماوی سالا که اول هیچ کیشه و گرفت یاسایی تدانینن ما دستور نینه راستی وکو عراقی کن بیجین عراق دا دستوری هیت ورد یهاتی دستی شاکرین که انجمن نینران ماوی 4 سال تقویمی ده اما ادوری دا حرم کردستان دستور نینه ما یاسایی ها یاسات بیجیت 4 ساله او 4 ساله جهات نراز وکرین راستی به یاسایی بردوامی بود دکتر دست خوش بس اگر وی باشتر نکرون بکی اتحادیه در شوی سبارت وی چنده بله دکتۆرە چەندە دەمیمەش نەمایە کە کورتی وێ چەندێ ڕۆم بکە ئەگەر سبەی ڕۆژێدا دادگەها اتحادی بڕیاردا کو درێژکردنا دەما پەرلەمانی نادەستوریە نەیاساییە هەرێما کوردستانê هیچ کاریگەریەک لەسەر بڕیارە کارەکردنا کۆمیسیۆنê هەبێت یان نە گۆڕی یاسایە بسیارەکە بله بسیارەکە گەرەکە جخۆدا یا گرنگەت وێرەدا ئەم تەویا چاوەڕێی هەندێ بین ئایا ئەف
بریاره دب چه شواز در کبید اگر هاتو وی چنده بکو او یاسای ندستوری قلم دا دوی حالت دا دوی تماشا کن آیا بریار چه بیجیتن اف بریار اثر رجعی هیا یا نه چه کل دیف ماده 37 پیراوی نافقوی وی دادگهید بیجیتن بریار دادگهی چه اثر رجعی نابیتن که واتش روژه در چاندنا یا جی در خستنا و بریاره دکار پیتا کرد الا مگر دادگه بخو آماجه وی چنده بدد بیجیتن اف بریارش روژا آن فلان روژه دیتا جیبه جی کرد اگر هاتو گوتی اثر رجعیش روژا در خستنا یا سایی کواتت بیرده بیجیم بداخوا هر تشتی هاتی کرن پشتی وی یاسای بیگمان دی نه یاسای و نه دستوری بیدن دی فی چنده شو هتر گوت روژا در چاندنه خلاص معنوی کمیسیون هاتا کارا کرد به چکیش را بیده و إذا سيتا خوش من دكتور وعدي مزوري شيورمند ياسايل برلمان كردستان قالك سباس شباب سپاس دکتۆر.